الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لتفسير سورة النور قيشتنا آياتي الشيستو يك ودرسي كوتاي كلو آياتش داخواي قورة فيري كومالك آدابي كمان دكا کەیەکێکیان لەوە ئادابانە ئەوەیە کە ئینسان ئەگەر چوویە ماڵی یەکێک لە نزیکەکانی یان ئەگەر کەسێک کلیلی ماڵی دایە دەستێ چۆن مامەڵە لەگەڵ ماڵ و سامان و خواردنی ئەو ماڵەدا دەکەی. جا ئاەتەکە بەو شێوەیە دەفەرمێت لەیس عەلە الأعمى حرج ولا على الأعرج حرج ولا على المريض حرج. طبعا تفسيرێکیان تا ئێرە بەیەکەوە دەکرێت. بازارێ ئەوەیان بکەین طبعا ئەو تەفسیرەیان دقیقترە. لەیس عەلە الأعمى یعنی نییە لەسەر ئەو کەسانەی کە کوێرن حەرەجون حەرەجون هیچ گوناهێک. ئەوە یەک کەسی کوێر هیچ گوناهێکی لەسەر نییە. ولا على الأعرج و ئەو کەسەی کە شەلە قاچی ناتەواوە ناتوانێت بڕوە گوناهی لەسەر نییە. ولا على المريض ولسر أو كسشي كان خوشا لجيغا دايا حرج هج گناهێک نین كسينكا. هو تفسيري كان كنسية الجهاد لقل پیغمبر خوادا صلى الله عليه وسلم يا لقل مسلمانان دا كاتك كجهاد واجب دبه. واضحة؟ ليس على الأعمى حرج ولا على الأعرج حرج ولا على المريض حرج. زورق لمفسرينان و زۆرینەی مفسرین بەو شێوەیە ئاەتەکەی تەفسیر دەکەن، بەڵام تەفسیرێکی کەشی هەیە دوای دەیکەین. دەفەرمونون کەسێک کە کوێر بێ گوناهی لەسەر نییە، کەسێک شەل بێ ئەعرەج شەل بێت قاچی ناتەواو بن نەتوانێ بڕوە کە هەمومان دەزانین ڕۆیشتنی جاران بە پێیان بوو گوناهی ناگاتێ، و کەسێکیش نەخۆش بێت عوزری هەیە گوناهی ناگاتێ. کاتێک کە بانگەوازی جیهاد دەکرێت لە پێناوی خوای گەورەدا نەچێتە جیهاد و لە ماڵدا بمێنێتەوە. واضحە؟ ولا على ئەوە بەشێکە لە ئاەتەکەی و مەوزوعێکی سەر بەخۆی ئەگەر ئاوا تەفسیریکەین. ولا على أنفسكم و دەفەرمی ئێوەش گوناهتان ناگاتێ. لەچی گوناهتان ناگاتێ؟ ئەن تەئکولوا من بویوتکم کە بخۆن لە ماڵەکانی خۆتان. ماڵی خۆت جا ماڵی خۆت ئەوە هیچ ئەوەی خۆتە، ماڵی کوڕ و کچەکانیش وەنەوە وەچەش وەکوی خۆت وایە ها ناویان نهاتووە. ماڵی خۆت کوڕت کچت نەوە وەچەی خۆت بەبێ ئەوەی پرسی پێ بکەی بەبێ ئەوەی کەسی لێبێ ئەگەر پێویست بوو دەتوانی بیخۆی بەکاری بێنی. جا مەرزنی هەر خواردن بێ، چۆن ئەگەر خواردن بێ دەتوانی بیخۆی ماڵی دیکەش ئەگەر پێویستت پێ بوو پارەیە پێویستت پێ بوو سەرفی دەکەی عەرز و زەویە دەتوانی بەبێ پرس بەکاری بێنی و هەر وەسایلێکی دیکەیە. ماڵی خۆت و ئەوانەی کە خوار خۆتن نەوە وەچەی خۆتن وەکو ماڵی خۆت وایە. ولا على أنفسكم ئێوە گوناهتان ناگاتێ ئەن تەئکولوا من بویوتکم بخۆن لە ماڵەکانی خۆتان. ئەوە یەک. ئەو بویوتی ئابائیکم یا لە ماڵی باب و باپیرانتان. طبعا ئابا هەموو کەسێک یەک بابی هەیە طبعا وایە، بەڵام کە دەڵێ ئابا یعنی باب باپیر باپیری باپیریشت وەکو ماڵی خۆت وایە دەتوانی بەکاری بێنی خواردن بێبی خۆی وەسائلی دیکە بێ بەکاری بێنی. ئەو بویوتی ئومەهاتیکم یان ماڵی دایکەکانتان. دیسانیش دەگونجێ طبعا کەسێک چەند دایکێکی هەبێ، بەڵام مەبەستی زۆرتر نەنک و وەک دەڵێ نەنکی نەنک و ئەوانەشە طبعا هەر بە ماڵی خۆت حیسابە. ئەو بویوتی ئیخوانیکم یا ماڵی براکانی خۆت ئەگەر پێویستت پێبوو بەکاری بێنە بەبێەوەی پرسی پێ بکەی مەگەر دەنگتدا ئەوە جیاوازە ڕازی نەبێ. بەڵام لە حاڵەتی ئاساییدا برا ئەگەر برا بێ وەک دەڵێ بۆ برایی بۆ خوشکی پێی ناخۆش نییە و ڕازیە و حەڵاڵیشە. ئەو بویوتی ئەخەواتیکم یا ماڵی خوشکەکانتان. ماڵی خوشکی خۆت ئەگەر خواردنی لێبوو دەتوانی خواردنەکەی بەکاربێنی یا وەسائلەکانیان بەکاربێنی. ئەو بویوتی ئەعمامیکم یان ماڵی مامەکانتان. ماڵی مامەکانتان خواردنی حەڵاڵە بەبێ پرسیش. طبعا ئەگەر پرست کرد دوژمنیشت بێر حەڵاڵە ئەوە بۆ خواردنێکە بەبێ پرس بەکارهێنانە بەبێ پرس دەنا ئەگەر پرست کرد هەر کەسێکی بێر دەبێتە حەڵاڵت. ئەو بویوتی عەماتیکم یان ماڵی پورەکانتان خوشکی باوکتان. ئەو بویوتی ئەخوالیکم یان ماڵی
پورەکانتان خوشکی دایکتان طبعا ماڵە عفو ئەو بيوتی ئەخوالیکم یعنی ماڵی خاڵتان برای دایکت ئەو بيوتی خالاتیکم ماڵی پورەکانت خوشکی دیسان دایکت ئەو ما مەلەکتم مەفاتیحەهو یان ئەو کەسانەی کە کلیلیان لە ژێردەستی ئێوەدایە کلیلەکەی خۆیان دەدەنەتەوە هەر کەسێک متمانەی پێت بوو کلیلی ماڵەکەی خۆی دابەتۆ ئەگەر چوویە ئەو ماڵەی تەوان هەر خواردنێکی لێبوو و هەر پێداویستیەکەت لەو ماڵی هەبوو ئەگەر پێویست بوو دەتوانی بەکاری بێنی بەبێەوەی پرسی پێ بکەیت چونکە کەسەکە کلیلی داویە ئەگەر کلیلی نەدای باییە دەستێ یعنی متمانەی پێ نەبووی کلیلدان بە کەسێک ئەو پەڕی متمانەیە وایە ئەو پەڕی سیقەیە بۆیە ئەو سەدیقی کوم یان دەفەرمێت برادەکەتان جا علەما لێرە دەفەرمون هەموو ئەوەکانی دیکە بە کۆ هاتوون بەس سەدیق بە مفرەد هاتووە جا دەفەرمون لەبەر دوو هۆکار هۆکارێکیان ئەوەی وشەی سەدیق بۆ تاک و بۆکەی لە عەرەبیدا بەکار دەهێنرێ ئەو ما مەلەکتم مەفاتیحەهو یان ئەو کەسانێک کە کلیلەکەیان لە ژێردەستی ئێوەدایە ئەو سەدیقیکم یان برادەرەکانتان برادەر وشەی سەدیق لە زمانی عەرەبیدا بۆ تاک و کۆ تەمان هەر سەدیق بەکاردێ ئەوە یەک و هێندێک دەفەرمون خوای گەورە بۆیە وشەی سەدیقی بە تاک هێناوە بۆ ئەوەی ئینسان تێبگا چێ برادەرتە ئەو کەسەی کە دڵی لەگەڵ دڵت دابێ وەک خۆت وابێ هەموو کەس بۆ برادەرایەتی کردن نابێ کەسێک پێی دەگوترێت سەدیق کە وەک خۆت چۆن لە خۆت ئەمینی چۆن بۆ خۆت مەسلحەتی خۆت دەوێ ئەو برادەرەشت ئاوا مەسلحەتی خۆتی ویست لە خۆشی و لە ناخۆشیدا لەگەڵت بوو دەکرێت بە برادەر حسابیکەی و ئەگەر تەنها تەمەن برادەری برادەر هەیە تەنها برادەری مەسلحیە ئیقۆناغێکیە لەبەر هۆکارێکە ئەوانە پێیان ناگوترێ برادەر سەدیق ئەو کەسەیە کە دڵی لەگەڵ دڵتدایە مەسلحەتی لەگەڵ مەسلحەتیدایە و لە خۆشی و ناخۆشی لەگەڵدایە و بەجێت نایەڵێ جا دەفەرمێت ئەو سەدیقیکم یا ئەگەر لە ماڵی برادەرەکانتان بخۆن ئەوە لەیسە عەلەیکم جوناحون هیچ گوناهێکتان ناگاتێ ئەن تەئکولوا جەمیعەن کە بخۆن هەمووتان بەیەکەوە یعنی ئێوە لەگەڵ ئەوان ماڵەکەی بخۆن و خواردنەکە یا وەسائلەکانیان بەکاربێنن ئەو ئەشتاتە یان تاک بەتەنها خواردنەکەی ماڵیان بخۆن یا وەسائلەکانی ماڵیان بەکاربێنن جا تا ئێرە ئەگەر بەو شێوازەی کە ئێستا تەفسیرمان کرد ئەو بەشە ئاەتە دوو بابەتە بابەتێکیان باسی نەچوونە جیهادە وایە کە گوتمان فەقەرەی یەکەمی باسی ئەو کەسانە دەکا کەسێک کە کوێر بێت گوناهی ناگاتێ کەسێک کە شەل بێ گوناهی ناگاتێ کەسێک کە نەخۆش بێ گوناهی ناگاتێ کاتێک کە ناچێتە جیهاد وازحە و ئێوەش گوناهتان ناگاتێ بەبێ پرز لە ماڵی خۆت بخۆی لە ماڵی باوکت لە ماڵی دایکت لە ماڵی براکانت لە ماڵی خوشکەکانت لە ماڵی مامەکانت لە ماڵی پورەکانت خوشکی بابت لە ماڵی خاڵەکانت لە ماڵی پورەکانت خوشکی دایکت یا هەر کەسێک کلیلی ماڵەکەی خۆی تەسلیم کردبێ بە تۆ یان هەر کەسێک ڕەفیق و برادەری نزیکت بێ ماڵەکەی بخۆ بەکاری بێنە جا خواردنەکە ئەن تەئکولوا جەمیعەن بەیەکەوە بن بیخۆن لەگەڵ ئەوان بیخۆی هەر گوناهت ناگاتێ و بە تەنیایش ماڵەکەی ئەوان بخۆی و ئەوان ئاگایان لێ نەبێت و لەکند نەبن هەر گوناهتان ناگاتێ وازحە تەفسیرێکی دیکەی ئاەتەکەی بەو شێوازەیە طبعا دەفەرمون ليس على الأعمى عرج دەڵێن کاتی خۆی کە سەحابە دەچوونە جیهادێ زۆر جار کوێرەکان لەبەرەوەی نەدەچوونە جیهادێ لە ماڵی خۆیان بەجێیان دەهێشتن شەلەکان عوزری نەچوونە جیهادیان هەبوو لە ماڵە بەجێیان دەهێشتن نەخۆشەکان نەدەچوونە جیهادێ لە جێی خۆیان دادەنان کە لە جێی خۆیان دادەنان ئەو کەسە کوێر و
ئەوانە شەل و نەخۆشانە زۆر خۆیان دەپاراست بە هیچ شێوێکی دەستیان بۆ خواردنی ئەو ماڵانە نەدەبرد کە پێیان سپێردرا بوو. دەفەرمون خوای گەورە ئەو ئاەتەی لەسەر ئەوەی ناردە خواری، یعنی کەسەکە کوێرە نەچۆتە جیهادێ بەڵام لە ماڵەیە، شەلە نەچۆتە جیهادێ لە ماڵەیە، نەخۆشە نەچۆتە جیهادێ لە ماڵەیە، نە لە چوونە جیهادەکەی گوناهی دەگاتێ لەوەی کە نەچۆتە جیهادێ، نە لەوەش گوناهی دەگاتێ کە لەو ماڵانەی کە پێی سپێردراون خواردن بخوا. هەمووی بۆ حەڵاڵە. تەفسیرێکی دیکەی بە شێوازێکی دیکەیە دەفەرمون کەسی کوێر تەمان خواردنی پێدەخورێ یان نا کاتێک لەگەڵت دادەنیشێ. ئەگەر کوێرێکت لەگەڵ دابنیشێت چاوی ساغنیە لەوانەیە وەکو تۆ شتە باشەکان نەبینێ، وایە؟ وانێ کەسێک کە لاقی سەقەت بن بنمونە لەوانەیە بە مرتاحی نەتوانێت لە کاتی نان خواردنێدا دابنیشێ، وایە؟ و ئەوەی کە نەخۆشە هێندێک جار لەوانەیە لەبەر نەخۆشیەکەی خواردنی پێ نەخورێ، هێندێک جار لەوانەیە خەڵک لەبەر نەخۆشیەکەی خۆی لێ بپارێزێ، بە تایبەتی ئێستا وازحە. دەفەرمون باسی ئەو جۆرە کەسانەت یعنی خواردن لەگەڵ کەسێکی کوێر گوناه نییە، و لەگەڵ کەسێکی ئەعرەجش کە قاچ و لاقی تەواونین گوناه نییە، و لەگەڵ کەسی نەخۆشیش خواردن و دانیشتن لەگەڵی گوناه نییە، تەوان بە مەرجی ئەوەی کە ستەمی لێنەکەی و زوڵمی لێنەکەی لە کاتی خواردنەکەیدا. بەڵام وەکو باسم کرد تەفسیری یەکەمی دەقیقترە بڵێن ليس على الأعمى حرج ولا على الأعرج حرج ولا على المريض حرج. كسي كوير گناهی ناگاتێ و کەسی شەل گوناهی ناگاتێ، نەخۆش گوناهی ناگاتێ، کەچی نەکەن کە نەچنە جیهاد کردن. ولا على أنفسكم ئێوەش گوناهتان ناگاتێ ئەن تەأکلوا من بيوتكم بخۆن لە ماڵەکانی خۆتان، ئەو بيوتی ئابائیکم ماڵی باوکتان یعنی باب و باپیرانتان، ئەو بيوتی ئومەهاتیکم ماڵی دایکتان نەنکتان، ئەو بيوتی ئیخوانیکم ماڵی براکانت، ئەو بيوتی ئەخەواتیکم ماڵی خوشکەکانت، ئەو بيوتی ئەعمامیکم ماڵی مامەکانت، ئەو بيوتی عەماتیکم ماڵی پورەکانتان خوشکی دایکتان، ئەو بيوتی ئەخوالیکم ماڵی خاڵەکانتان، ئەو بيوتی خالاتیکم ماڵی پورەکانتان خوشکی دایکتان کە خوشکی دایک ئەگەر عیلاقە و پەیوەندیەکە ئێستا تۆزێک لاواز بووە دەناجاران خەڵک پوری وەکو دایکی تەماشا کردووە، مامی وەکو باوکی تەماشا کردووە، وایە ئەو عیلاقە و پەیوەندیە خزمەتی ئەگەر بەڕاستی لە شوێنی خۆی بێت ئەو کەسانە کەسە هەرە نزیکەکانتن، وازحە کەسە هەرە نزیکەکانتن، چۆن وەک دەڵێ لە ماڵی خۆت ڕادەبینی بەکاری بێنی و بیخۆی ئاوش لە ماڵی ئەوان ڕادەبینی. ئەو مامەلەکتم مەفاتیحەهو یان ئەو کەسانەی کە کلیلی ماڵەکانیان دەکەوێتە دەستان، دەچێ ماڵی سەلاجەکەی دەکەیەوە خواردنێکی لێ دەیخۆی، پێویستی بە پرسکردن نیە و پێویستی ناکات دوای بڵێ گەردەنمازاکە. ئەو سەدیقیکم یا ڕەفیق و برادرت ماڵێکی لە کنتۆیە، ماڵێکی لە کنتۆ داناوە، ماڵێکی ئەوی دەکەوێتە دەستت یا دەچێ شوێنێک کەسەکە هێندە برادرتە، هێندە لێت نزیکەتەی ڕادەبینی بەبێ ئەوی پرسی پێ بکەی ماڵەکەی بەکاربێنی طبیعیە. ليس عليكم جناح أن تأكلوا جا گوناهتان ناگاتێ لەگەڵوان بەیەکەوە ماڵەکەی بخۆن ئەو ئەشتاتە، یان کاتێک ئەوان لەوێنین و ئێوە بەتەنهاش دەتوانن ماڵەکەی ئەوان بەکار بێنن بەبێ ئەوەی پرسیان پێ بکەن. وازحە؟ فإذا دخلتم بيوتا بەڵام ئەگەر چوونم هەر ماڵێک چی بکەن؟ فسلموا على أنفسكم سلام بکەن لە خۆتان. چۆن ئینسان سلام لە خۆی دەکا؟ طبعا هەر بەڕاستی ئەگەر چوویە ماڵێک چۆڵ بوو سنة سلامي هربكي بڵێ السلام علينا وعلى عباد الله الصالحين کە حەدیثمان هەیە مەلائکەتەکە هیچ نەبێ جوابت دەدەنەوە حاڵی لێ. و ئەگەر خەڵکیشی لێ بوو کە سەلام دەکەی سەلامکردن سنەتە واجبە، هەدی وەڵامدانەوەکەی واجبە، یعنی تۆ بە سنەتێک واجب دەکەی لەسەر کەسی بەرامبەر سەلامت لێ بکە کە سەلامیش سەلامی خوای گەورەیە. طبعا دوعایە بۆ کەسەکەی دەکەی و کەسەکەیە دوعات بۆ دەکاتەوە، لەگەڵ سەلام کردن مەلائکەت سەلامت لێ دەکەنەوە، بۆیە چوویە هەر ماڵێک خەڵکی لێ بوو یا لێ نەبوو سەلام بکەن. فإذا دخلتم بيوتا هەر کاتێک چوونە ماڵێکەوە یان هەر ماڵێکەوە فسلموا على أنفسكم سەلام لە خۆت بکەن. جا هەندێک کەس ئەگەر بڵێ چۆن ئینسان سەلامی لە خۆی دەکا، بێگومان دەکرێت سەلام لە خۆشت بکەی، سەلام بەو شێوازە السلام علينا وعلى عباد الله الصالحين، یان ئەگەر کەسی لێ بوو تۆ سەلامیان لێ دەکەی بەهۆی سەلامی تۆوە ئەوانی سەلام لە تۆ دەکەنەوە گەوەی وا بۆ خۆت سەلامت لە خۆت کرد بێ، وایە
چۆنی سەلام بکەین باشە تەحیەتەن سەڵاوێک کەم من عند الله لەلایەن خواوە دیاری کراوە السلام عليكم ورحمة الله یا السلام علينا وعلى عباد الله الصالحين ئەگەر کەسی لێ نەبووە بەدیلی سەلام هیچ وشەیەکی دیکە نییە ها لەوانەیە کە ئێستا خەڵک بەکاریان دێنێ تەحیەتەن یعنی سەڵاوێککەن من عند الله کە لەلایەن خواوە بڕیاری لەسەر دراوە بۆتان دانراوە کە مبارەکەتەن کە سەڵاوێکی زۆر پیرۆزە بەپیتە بەرەکەتە طیبە زۆریش پاک ها کە دەڵێ السلام عليك یعنی چی ئەی فڵان کەس هێمنی سەلامەتی میهرەبانی ئارامی ئاسوودەیت لەسەر بێ هەم ئیخوای و هەمیش ئیمن هەم خوا سەلامەتت کە بتپارێزێ لە ناڕەحاتی و لە ناخۆشی و هەمیش دڵنیا بە ئەی کەسەکە کە ئەگەر ها سەلامەکان ڕاستەقینە بن لە دڵەوە بن ئەمن وەک دەڵێ هیچ زیانێکت پێ ناگەێنم لە دەستم ئەمین بە لە زمانم ئەمین بە لە چاوم ئەمین بە خیانەتت لێ ناکەم ناپاچیت لێ ناکەم بۆیش ئەها خێری سەلامکردنەکەی هێندە گەورەیە ها حەدیثی لەسەر پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ها کاتێک دوو ئیماندار دەگەن بە یەکتری و سەلام لە یەکتری دەکەن وایە و دواتریش دەستیان دەخەنە ناو دەستی یەکتر بۆ تۆقەکردن سەلامکردن وعدە هەدی کە دەستت دەخەیە ناو دەستی ئەوە گرێبەستەکەی ئیمزاکردنەکەیە دەفەرمێت لە حەدیثێکی پێشەوەی لە یەک جیا ببنەوە خوای گەورە لە هەموو گوناهیان خۆش دەبێت لە حەدیثێکە دەفەرمێت چۆن پاییزان بە گەڵا هەڵدەوەرێنن ئاوا لە نێوانی پەنجەکانیاندا تەمان گوناه هەڵدەوەرن بۆیە ئینسان کە تۆقەی کرد لەگەڵ کەسێک تەمان وەک دەڵێ هاوڕەگە ئەوە پیاو لەگەڵ پیاوی ئافرەت لەگەڵ ئافرەتی یان مەحرەمەکانی یەکتری ئەگەر ژن و پیاویش بن ئەوانەی کە نزی یەکتری هەتا تونتر و باشتر تۆقەی بکەن لەگەڵ یەکتری و دەستیان زۆرتر لە ناو دەستی یەکتردابێ بەوێ گومانی هەم کاریگەری لەسەر نەفسی ئینسانەکەی زۆرترەوانە دەگەیە کەسێکی ئەگەر بەحەستەم سەلامت لێ بکە لەگەڵ کەسێک کە بە گەرم و گوڕی سەلامت لێ دەکات چەندی فەرقەوایە یەکێک تۆقەی لەگەڵ دەکەی بەحەستەم پەنجەی دەخاتە دەستت وانە یەکێکیش بە توندی دەستت دەگرێت کامیان کاریگەری زۆرترە بێگومان طبعا گورج و گۆڵی ئەوەکەیە بۆیە دەفەرمێت فسلموا على أنفسكم فإذا دخلتم بيوتا ئەگەر چوونە هەر ماڵێک سەلام بکەن لە خۆتان یعنی سەلام بکەن لەو کەسانەی کە لەوێن بۆی ئەوانی سەلامتان لێ بکەنەوە تەحیەتەن من عند الله ئەو سەلامە بکەن کە لەلایەن خواوە دانراوە کە مبارەکەتەن مبارەک یعنی پڕ بە پیت و بەرەکەت و پیرۆزیە و پاک و خاوێنیشە كذلك يبين الله بمشي ڕوون دەکاتەوە خوا لەکم بۆ ئێوە الآيات بەڵگە و نیشانەکانی خۆی لعلكم تعقلون بأميد ئێوە عقل و ژیری خۆتان بەکاربێن پاشان خوای گەورە لە ئاەتەکەی دیکە دەفەرمێت إنما المؤمنون لێرەش فێری ئادابێکی دیکەی زۆر گرنگمان دەکات کە پێویستە زۆر مراعاتی کەین کە بەداخەوە تەمان زۆر جار ئیهمالین تێیدا یان لەبەرەوەی ناوی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم پێمان وایە لە سەردەمی پێغەمبەردا ڕووداوەکە ڕووی داوە و تەواو جارێکی دیکە لە ژیانی ئیمانداراندا ئەوە ڕوو ناداتەوە دەفەرمێت إنما المؤمنون بێگومان ئیماندارانی ڕاستەقینە تەنها ئەو کەسانن ها لە زمانی عەرەبیدا زۆر جار ئینەمان هەیە ئینە یعنی بێگومان بەس ئینەما یعنی بێگومان تەنها فکرت بۆ هیچ کەسێکی دیکە نەچی بە ئیماندار حسابیکەی بە مسلمان حسابیکەی کە ئەو سیفەتەی تێدا نەبێ هێندە طبعا ئەداتی ئەوەکەی کورت هەڵێنان و تەکیدکردنەوەی تێدایە إنما المؤمنون بێگومان ئیماندارانی ڕاستەقینە تەنها ئەو کەسانن کە ئەو سیفەتانەیان هەیە یەکەم الذين آمنوا بالله باوەڕیان هێناوە بەخوا باوەڕیان هێناوە بە خودی خوا و بە سیفەتەکانی بەناوەکانی بە شەریعەتەکەی بە دینەکەی بە حەڵاڵەکانی بە حرامەکانی ورسوله وإيمانيان هنا وبپیغمبركي صلى الله عليه وسلم وبفرمودكاني وبشريعتكاني أو صفتي دوام صفتي سهم يانتيا وإذا كانوا معه هر كاتك كانوا معه لقل پیغمبر صلى الله عليه وسلم على أمر جامع لسر كردني إيشا كودبونوا لم يذهبوا ندر رويشتن حتى يستأذنوه هتا مولت يان لپیغمبر ورنقر صلى الله عليه وسلم جاء استا پیغمبر ماوا بێگومان نەخێر لەگەڵ هەر کەسێکی دیکەی ئیمانداردا بێکەوە بۆ ئیشێک کۆبوویەوە جا لە ڕێکخراوێکە لە منەظەمەیەکە لە دەرسێکیدایە لە ڕەفیقایەتێکیدایە لە سەفەرێکیدایە تەبەن مەفروض وایە کە کۆمەڵی خەڵک بێکەوە کۆبوونەوە بۆ ئیشێکی خێر یەکێک ببێتە گەورەیان ئەو کەسێک کە دەبێتە گەورەت کاتێک کە قەرارت داوە لەگەڵی ئیشێکەکەی ئیشێکی خێرکەی ئیشێکی باشە بکەی
جا ئەو ئیشە باشەی وەک گوتم ئیشێکی ڕێکخراوەیە لەو ڕێکخراوانێکی ئیشە باشەکان دەکەن دەرسێکە بەیەکەوە دادناوە لەگەڵ کۆمەڵی خەڵکدا دەی خوێنی و لەگەڵی دەڕۆی مەفروض وایە ئەوە ئینسان عادەتی ئاوا بێ کاتێک کە کۆ دەبیەوە لەگەڵ کۆمەڵی خەڵکدا ئەو شوێنێک کە ئیشەکەی تێدایە ئەو جێگای کە ئیشەکەی تێدایە شوێنەکە بەجێ نەهێڵی کەسەکە بەجێ نەهێڵی هەتا ئیزن و مۆڵەت وەردەگری واضحە وإذا كانوا إيمان داركان أو عادتيان بو وإذا كانوا معه كاتك لقل پیغمبر دا صلى الله عليه وسلم على أمر لسركارك جامع كودبونوا لم يذهبوا ندر روشتن حتى يستأذنوا هتا مولتيان لپیغمبر ورنقر با صلى الله عليه وسلم جا دقت دن إن الذين يستأذنونك بيقمان أواني مولت اللي وردقرن أي محمد صلى الله عليه وسلم أولئك الذين أوانا كسانك يؤمنون بالله ورسوله براسي إيمانيان هي بخواو بروجي دوا يعني إيمان داري راستقينا باورداري راستقينا إيمان داري راستقينا حزي لفوزاو بيسرو برينيا فإذا استأذنوك جاء أقر داوي إذن يان لي ورقرتي دقتي دني لبعض شأنهم بو هندق لإشكانيان نافرمي هرسي داوي إجازي ليكردي إجازي ده بمعلومات عن إجازة أوانيها فإذا استأذنوك أجر داوي إذن يان ليكردي لبعض شأنهم بو هندق لإشكانيان يعني دبك سكج إشكاي بله نابێ بڵێ جا ئیشێکم هەیە جا زەڕوڕم جا پێویست بوو جا نادێ بڵێ یەکەم جار پێش بڵێ ئیزنم دە بڵێ ئەویشەم هاتۆتە پێشێ ئەوە ئیشەکەمە ئەوە عوزرەکەمە ئەو جار مۆڵەتم دەدەی یان نادەی فإذا استأذنوك لبعض شأنهم ئەگەر داوای مۆڵەتیان لێکردی بۆ هێندێک لە ئیشەکانیان فأذن لمن شئت مۆڵەتی ئەوەی بدە کە حەز لێیە کە حەز لێ یعنی کە دەزانی فعلا عوزری هەیە کە دەزانی مستحقی ئەوەی ئیزنی دەی کە دەزانی ئیشەکەی زەڕورترن لەمانەوەکەی لە ئامادەبوونەکەی بەڵام دیقەتی دێدێ ئەری ئەوەی کە ئیزنت داوە فإذا استأذنوك لبعض شأنهم ئەگەر داوای مۆڵەتیان لێکردی بۆ هێندێک لە ئیشەکانیان فأذن لمن شئت منهم مۆڵەتی ئەو کەسانە بدە کە دەتەوێ ئەری ئەوەی ناتەوێ ئەوەی ناتەوێ ئەوەی عوزرەکەت بەدڵ نەبێ ینی مۆڵەتی مەدە بەڵام وەستەغفیر دیقەتی دەنێت لەهم الله داوای لێ خۆشبوونیشیان بۆ بکە ئیزنت داوە داوای ینی ئیزن وەرگرتنەکە هەر چۆنێک بێ نەوعەکەم تەرخەمیەکی هەر تێدایە چونکە ئینسان ئیرادەی هێندە بە قووەتە ئەگەر حەزی لێ بێ هەرچی بێوە دەیکا بەڕاستی ئەو شتانی کە عوزریان بۆ دێنینەوە ئەگەر مەجالت وەک دەڵێ مردن و نەخۆشی لە زێداکەوتن نەبێ ما باقی عوزرەکانی دیکە ئیشەکانی دیکەی دنیایی ئینسان کە ئیرادەی هەبێ وانە من بۆ خۆمام ئێستا بنمونەگە بڵم بەیانی بابچینە فڵان سەفەرەی وانە زۆر ئاسان دەتوانم قەناعەت بە کەسەکەی کەم وایە سەعادەوەندە ئەو دەرسەم هەیە سەعادەوەندەی ئەوە وانە بەڵام ئەگە ئیرادەم هەبێ فعلا ئیشەکەم پێ گرنگتر بێ لە ئەوەکەی دەتوانم بچم ناتوانم پێگومان دەتوانی هاجە هەموو ئیشەکانی دیکە هەروانە بۆیە دەفەرمێت وەستەغفیر لەهم الله داوای لێ خۆشبوونیان بۆ بکە چونکە هەر چۆنێکی بێ ئیجازە وەرگرتنەکە نەوعێک لە کەم تەرخەمی تێدایە عەزیمەت و وەک دەڵێ ورە بەرزی ئەوەیە کە ئینسان لە کاتی خۆیدا و لە شوێنی خۆیدا حاضر بێ ئین الله غەفور ڕەحیم بێگومان خوای گەورە لێ خۆش بوو و بەزەیە ماسی دوبارەی إن الذين إنما المؤمنون الذين طبعا قاعدة هتا قيامته پیغمبر صلى الله عليه وسلم قدوة و پیشنگا تمني پیغمبر صلى الله عليه وسلم لمدينة تنها سن سال بوه تنها 10 سال بوه و خودين تنها بو 10 سالي نهاتوا أو آيات لسر أوي هاتو تخوار جنگي أحزاب خندق أوي كبتبرستكان و جولك كانوا و دوازده لتيركاني دورو بري مدينة الركة وتكون لسر گرتنی مدینەی منافقەکانی لەناوەوە پشتیوانیان دەکردن ئەوس و خەزرەجیش هەر لەناو مدینەی دابوون هاوپەیمانیان بوون بە تەمابوون هەموو بەیەکەوە بەسەر پێغمبەر دادن صلی الله عليه وسلم پێغمبەر تەمان سەحابەکانی کۆ کردبوویەوە بە پێشنیاری سەلمانی فارسی تەمان پێشنیاری کرد کە گوتی ئێمە کاتی خۆی کە دوژمن هێرشی بۆ دێناین بە دەوری شاردا خەندەقمان لێ دەدان پیغمبر صلی الله علیه و سلم لەگەڵ سەحابەکانی خەریکی لێدانی خەندەق بوون خەندەق بۆی بتپەرستەکان بە ئاسانی نەتوانن بپەڕنەوە کە نەخشەکەش بە جۆرێک دانرا بوو طبعا کە نە پیغمبر صلی الله علیه و سلم نە هیچ سەحابەیەک لەناو مدینەیدا ڕزگاری نەبێ
بەڵام طبعا لەبەرەوەی پێغمبەر صلی الله عليه وسلم خۆی یەکلا کردەوە سەحابەکان خۆیان یەکلایی کردبووە بۆ خوای گەورە و لە سوورەتی ئەحزابدا و لێرەش لە شوێنێکی خوێندمان کاتێک کە منافقەکانیشیان ترساندنی مسلمانان بوو داهاتن بە مسلمانانیان دەگوت ئەو هەموو خەڵکە بۆتان کۆبۆتەوە چۆن دەتوانن بەرگری بکەن چۆن دەتوانن دیفاعکەن ئیماندارەکان لە جیادەوەی بترسن بلەرزن گوتیان حەسبونا الله ونعم الوكيل خوای گەورە طبعا فریان کەوت بەیەک ڕەشەبا بەیەک ڕەشەبا پیسترین طبعا نەخشە تونترین پلان بەهێزترین پیلانی دوژمنان بوو لە تەمەنی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بۆ پێغەمبەر دابدرێ بە هەموو پێوەرەکانی دنیا و عەقڵی پێغەمبەر و سەحابەکان دەبوا ڕزگاریان نەبێ و نەتوانن مقاومە بکەن بەڵام خوای گەورە بەیەک ڕەشەبا هەرچی دوژمن هەیە لە مەدینەی دووری خستەوە و هیچ مسلمانێکیش لەبەرەوەی خۆی یەکلا کرد بوویەوە ئەوە سیفەتیان بەڕاستی لەگەڵ پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم خۆیان نەدەدەزیەوە لە ئیشەکە و لە کارەکەی خوای گەورە گەورەترین سەرکەوتنی بەنسیب کردن جا مەبەستم ئەو قاعیدەیە هەر بۆ پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم بۆ هەر کارێکی دیکەی خێرە کاتێک کە ئینسان کۆ دەبێتەوە مەفروض وایە طبعا گوێڕایاڵی ئەو کەسەی بکەی کە پێی ڕازی زۆر شت هەیە اختیاریە بەنمونە ئێستا ئەمە دەرسی دەخوێنین اختیاری ئایزباریە بێگومان اختیاریە دوانێ دەسی لە ڕێکخراوێکیدا بەنمونە ڕێکخراوێکی دینی لە مەدرسەیەک لە بنکەیەک دەرسی دەڵێەوە بە تۆبزی دەدبنیا بە اختیاری دەسی بێگومان بە اختیاری دەسی بەڵام کەچوویەوەی هەتا لەوێبی مخەیرنی بەڕاستی بە کەیفی خۆت دەبێت پابند بی و ملزم بی بەو قاعدەی بەو یاسای بەو دەستورەی کە لە شوێنەکەی دادەندرێ دەکرێت لەوێ نەبی بەڵام کەتا لەوەی وانە مەفروض وایە چونکە ئەگەر وانە بێ فەوزا دروست دەبێت و ئیشیش بەرەکەتی تێدا نامێنێ ئاەتەکەی ئەگەر تەماشاکەینەوە إنما المؤمنون الذين آمنوا بالله ورسوله بێگومان ئیماندارانی ڕاستەقینە تەنها ئەو کەسانە کە ئیمانیان هێناوە بەخوا و بە پێغەمبەر صلی الله عليه وسلم وإذا كانوا معه على أمر جامع كاتك كود بونوا لسركارك لقل پیغمبر دا صلى الله عليه وسلم وإذا كانوا يعني كاتك أوان معه لقل پیغمبر دا صلى الله عليه وسلم على أمر لسركارك جامع كود بونوا لم يذهبوا ندرويشتن حتى يستأذنوه حتى إذنوا مولتيان لپیغمبر ورنقرد صلى الله عليه وسلم إن الذين يستأذنونك بيقمان أواني مولت اللي وردقرن أولئك الذين يؤمنون بالله ورسوله أوانا نشاني أوي كبراستي إيمانيان هي بخواو بپیغمبر صلى الله عليه وسلم أو يقلق قازان زكاني فإذا استأذنوك أقر داواي مولتيان ليكردي بلام لبعض شأنهم بهندق لإشكانيان فأذن لمن شئت منهم أوي حزد ليبو يعني قناعة بعذركي هبو بيدوابو ضرورة وبيوستا إذن دا بلام لا همان كاتش دا واستغفر لهم داواي لخوش بونشيان بوبك لأخوة چونکە دەگونجێ کەم تەرخەمیەکی هەر کردبێ إن الله غفور رحيم بێگومان خوای گەورە لێ خۆش بوو بە بەزەیە پاشان دەفەرمێتی لا تجعلوا دعاء الرسول بينكم كدعاء بعضكم بعضا لا تجعلوا دعاء الرسول يعني وحساب مكن كبانكردني پێغەمبەر صلى الله عليه وسلم لنێوان ئێوەدا كدعاء بعضكم بعضا وەکو بانکردنی هێندێکتانە بۆ هێندێکتان بانکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نێوان خۆتاندا وا حساب مەکەن کە هێندێکتان لە بینی خۆتاندا بانک یەکتری پێ بانک دەکەن لە بینی خۆیاندا سەحابە چۆن بانگیەکیان دەکرد بە ناوی ئاسایی بە ناوی ئاعتیادی هاوەکو ئێستاش ئەو کاک و مام و ئەو لەقەبانەش نەبوون زۆرتر وتیان یا ئەحمەد محەممەد عمر ئەبوو بەکران ناوی ئاساییان بەکارهێناون ئێستاش عەرەبەر ئەو شتانە بەکاردێنن حاڵێن بەڵام کە بانگی پێغەمبەر دەکەی صلی الله عليه وسلم نابێ بڵێ ئەی محەممەد کوڕی عەبدوڵڵاه یان ناوی ئاسایی پێغەمبەر لا تجعلوا دعاء الرسول يعني وا حساب مەکەن وا دامەنێن بانکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نێوان خۆتاندا کە دوعائی بعضكم بعضا وەکو بانکردنی هێندێکتانە بۆ هێندێکتان ئەو ئاەتەش طبعا تەفسیری دیکەی هەنا هەندێک دەفەرمونون ئەوە تەفسیرێکیانە تەفسیرێکی کان ئەوەیە دەفەرمونون دوعا بە معنای دوعای ئاسایی دەفەرمێن وا حساب مەکەن کە دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە ناوتاندا دوعای ئاسایی پێغەمبەر کە دەپاڕێتەوە لەخوا وا دامنێن کە دوعای پێغەمبەر و دوعای ئێوە وەکو یەکە چونکە دوعای پێغەمبەری صلی الله عليه وسلم کە دەیکا بەتەکید قوبوڵە وایە بەڵام دوعای من و تۆ دەگونجێ قوبوڵ بێ بەڵام لی تەکید
نین و ئەگەریش قوبول بە بەبێ گومانی ئەوەی پێغمبەری صلی الله عليه وسلم قوبوڵە بۆیە دەفەرمون ئەوە تەکمیلەی ئاەتەکەی پێشوویە یعنی پێغمبەر لە خۆتان تووڕە مەکەن با دوعاتان لێ نەکە چونکە ئەگەر پێغمبەر دوعاتان لێ بکە وایە ئەوە یەک زۆر خەتەرە طبعا دوعای پێغمبەرتان لەسەر قوبول دەبێ ئەی ئەگەر پێغمبەر دوعاتان بۆ بکە بەتایبەتی ئێستا باسی منافقەکان دەکا هەر منافقێک مرد بە پێغمبەر صلی الله عليه وسلم ئامادە نەبوو نوێژی لەسەر بکات چونکە ئەگەر نوێژی کرد با دەبواسی بکە بڵێ اللهم اغفر له لای کەمی کەوای گوتپا خوا لێی خۆش دەبوو خوای گەورەش وعدی داوە لە کەسی منافق خۆش نەبێ یعنی مەبنە منافق دووڕوو مەبن تا پێغمبەر دوعاتان لێ نەکا چونکە دڵنیا بن دوعای پێغمبەر صلی الله عليه وسلم وەکو دوعای ئێوە نییە ئەوە تەفسیرێکی دیکە تەفسیرێکی دیکەی ئەوەیە دەڵێن پێغمبەر صلی الله خوای گەورە کە بانگی پێغمبەری کردووە صلی الله عليه وسلم وەکو کەسێکی ئاسایی بانگی نەکردووە ها سەیری قورئان کەن لە قورئاندا هەرچی پێغمبەر هەیە خوا دەفەرمێ یا موسا یا عیسا یا ناویان دێنێ بەڵام لە هیچ جێگایەکی قورئاندا یا محەممەدی تێدا نیە ها لە هیچ جێگایەکی قورئانێدا یا محەممەد یا ئەحمەد نییە لە هەر جێگایەک باسی پێغمبەر کرابێ یا ئەیوهە النەبی یا ئەیوهە الرەسوول یا ئەیوهە بە لەقەبێکی محتەرەم و سوپاس و جوان و باش خوای گەورە بانگی پێغمبەری کردووە صلی الله عليه وسلم کە خوا ئاوە بانگی پێغمبەر دەکات صلی الله عليه وسلم دەی ئێوەش بە ئاسایی وەکو خۆتان لە بینی خۆتاندا بانگی یەکتر دەکەن ئاوە بانگی پێغمبەر مەکەن صلی الله عليه وسلم لا تجعلوا دعاء الرسول يعني وا دامنن بانکردنی پێغمبەر لە بینی خۆتاندا کە دوعائی بعضکم وەکو بانکردنی هێندێکتانە بۆ هێندێکتان واضحە ئەوەی دیکە شتێکی دیکەیە قد يعلم الله بێگومان خوای گەورە زانی ناسینی چێ الذين ئەو کەسانەی يتسللون منكم خۆیان دەدزنەوە لە ئێوە يتسللون يعني وەک دەڵێ دەڕۆنە دەرێ لە ڕیزەکان لە ناو ئێوەدا لیوادە لە پەنای خەڵکیدا کەسی منافقی ها گوتمان ئیماندارە ڕاستەقینەکان مەجلیسی پێغمبەریان بەجێ نەدەهێشتا تا ئیزنیان لە پێغمبەر وەرنەگرتوە واضحە بەڵام دووڕوەکان چیان دەکرد کە دەیان بینی یەکێک ئیزنی وەرگرتووە لە پەنایویدا دەچون لە پەناوی خۆیان دەشاردەوە لەگەڵوی دەچونە دەرێ بۆی پێوە دیار نەبێ بە حسابی خۆی خوا دەفەرمێ وامەکە چونکە قد يعلم الله بێگومان خوای گەورە دەناسێ و دەزانێ ئەوانەی الذين ئەو کەسانەی يتسللون يعني بەدزیەوە دەڕۆنە دەرێ لە ئێوە لیوادە لە پەنای خەڵکیدا واضحە ها کە لە مەجلیسێکی دابووی بنمونە پێویست بوو بچێ دەرێ چاکتر وای ئینسان باشکرا بچێتە دەرێ مۆڵەت وەرگرێ کە مەجلیسی ئەمر و نەهیش نەبێ ها بنمونە کەسێک قسەت لەگەڵ دەکا وایە ئەتو بەبێ ئەوەی داوای مۆڵەتی لێ بکەی بنمونە جوابی تەلەفۆنیش دەیەوە یا بۆ تەلەفۆنی بچێ دەرێەوە شوێدی لە دەرسیدا بووین یەکێک ئاوات لەناو دەرسیدا تەلەفۆنی بۆ هاتبوو جانەک لێش هەستا بوو یەک چارێکی پێچوو مامۆستاکەی لە شوێنی خۆی دانیشان بوو یەک چارێک ئەوەکەی ینی ئەوە ئەتۆ لە ناو دەرسیدای بنمونە لای کەمی هەرنا بەبێ ئەوەکردنەکە شەڕێک ینی بزانێ فەرزە طبعا ئەو شێوە ئوسڵوبانە ینی لەوەی دەچن بەڕاستی ئینسان دەبێ وریابێ هەن لە مەجلیسی ئەتیادیشدا کە سویە دەرێ ویستت بڕۆی چاکتر وای ئینسان بە ئاشکرا بڕوا باشە نەک وەک دەڵێ لە پەنادا بڕوا چونکە خەڵکە دەزانێ ڕۆیشتووی وایە ئەتۆ لە مەجلیسێکدا بڵێ ئەرە بە ئیجازەتان و بە یارمەتیتان ئەمن دەڕۆم و ئیشم هەیە چەند فەرقی هەیە و وەک دەڵێ جوانترە لەوەی کە بەبێ دەنگی پێڵاوی لەبەر کەی و بەدزی خۆت بشاریەوە ها بەبێ گومانی تەمەنەوەی دیکەیان جوانترە و خوای گەورەش دەیەوێت ئینسان فێر کازات فەرمێ قد يعلم الله بێگومان خوای گەورە ناسینی ئەو کەسانەی يتسللون منكم يتسللون يعني خۆیان دەدزنەوە و دەڕۆنە دەرێ لە ئێوە لیوادە لە پەنای خەڵکیدا فليحذر الذين دەفەرمێ با بترسن ئەوانەی يخالفون عن أمره پێچەوانەی فەرمانی پێغمبەر دەکەن صلی الله عليه وسلم هەڕەشەیەکی زۆر گەورەیە طبعا فليحذر يعني با بترسن بە ئاگایان لە خۆ بێ الذين أو كسان يخالفون عن أمره لا ددن لفرمان خوا لفرمان پیغمبر صلى الله عليه وسلم بيسواني أمري پیغمبر دجولينوا لسيب ترسن أن تصيبهم فتنة لوي كتوشيان ببي فتنة وبلايك هل الدنيا دا أو يصيبهم يا أجر بلاي دنيا إيش يان تجنبو يا توشيان ببي عذاب أليم سزاجي زور بإيش طبعا مسوغرة ها أوي بيسواني أمري پیغمبر دكا صلى الله عليه وسلم خوايا لدنيا دا سزاي دا یان ئەگەر لە دنیادا سزای نەدا بە بێگومانی لە قیامەتی سزاکەی هەر مسۆگەرە هێندێک زاریش هەردووکیانە ها جا ئەگەر کەسەکە ها جیاوازە ئەگەر کەسەکە دووڕوو بێ بە نمونە
بەخسەی پێغمبەر ناکا لەبەر نیفاق و دووڕووی و بێدینی تەبان بەبێ گومانی لە دنیاش معڕەزە خوا سزایدا و ئەگەر سزای نەدا یعنی خوا زۆر ڕقی لێتی لە قیامەتێت بە زیاتر سزای دەداتەوە ئەگەر کەسەکەش ئیماندار بێ زۆر جار خوا گەورە خۆشی دەوێت سزایەکەی بۆ دەخاتە دنیاە لە دنیا سزای دەدا مەرزنی قیامەتەکەی لەگەڵ بێ بەس هەر چۆنێکی بێ مخالفەکردنی ئەمری پێغمبەر صلی الله عليه وسلم سزای تێدایە فليحذر الذين بابترسن ئەوانەی مخالفە و پێچەوانەی ئەمری پێغمبەر دەکەن صلی الله عليه وسلم ئەن تصيبهم فتنة لەوەی کە تووشیان ببێت فتنە و بەڵایەک ئەو يصيبهم یا تووشیان ببێ عذابێکی سزایەکی بەئش لا تجعلوا دعاء الرسول بينكم ودامن كبانكردني پیغمبر صلى الله عليه وسلم لنيوان خوتان دا وكو بانكردني هندكتانه بو هندكتان محلاكي واصع يعني چون لبيني خوتان دا بانكي يكتري دكنو ناوي يكتر دينن ناوي پیغمبر مهن صلى الله عليه وسلم بتفسير كيدي كبه يعني دعاء پیغمبر وكو دعاء ايوه نية قد يعلم الله الذين يتسللون منكم لواذا خواي قورا ناسيني ئەو کەسانەی کە بەدزیەوە ڕۆیشتنە دەرێ لە ئێوە و لە پەنای خەڵکیدا فليحذر الذين يخالفون عن أمره با بترسن ئاگایان لە خۆیان بێ ئەو کەسانەی پێچەوانەی ئەمری پێغمبەر دەکەن صلى الله عليه وسلم أن تصيبهم فتنة لەوەی کە تووشیان ببێ بەڵایەک ئەو بەڵای دنیاییە ئەو يصيبهم یا تووشیان ببێ عذاب ئەلیم سزایەکی زۆر بەئش پاشان خوا دەفەرمێ ئەلا ئاگادار بن إن لله ما في السماوات وما في الأرض بيقومان خوايا ملك خوايا لجردست خوايا هرتي لآسمان كانوا الزويدايا جاء قد يعلم ما أنتم عليه بيقومان خوايا قورة دزاني إيه ولا سرت حالك بون لدنيا داو لسرت حالك مردون ها شكواو هاوار كردننا قد يعلم بيقومان خوايا دزاني ما أنتم عليه إيه ولا سرت حالك بون لو دنيا دا مثلا عبدی خوای بووی گوێڕایاڵی پێغمبەرت کردووە دڵت خاوێن بووە دڵت ساف بووە یان نا ويوم يرجعون إليه ئەو ڕۆژەش کە دەگەڕێنرێنەوە بۆ لای خوا فينبئهم خوای گەورە ئاگادارتان دەکاتەوە بەهۆی خۆی یا مەلایکەتەکانیەوە بما عملوا بە هەر کارێک کە کردوتانە جاوە هەم مژدەیە هەمیش هەڕەشەیە بەڕاستی وایە بۆ کەسە خراپەکارەکان ئەوانەی یان ڕواڵەتیان باشە و ناخیان خراپە هەڕەشەیە بەڕاستی وایە خوای گەورە ئاگای لە ناختە لە دڵتە لەسەر چ حاڵێک ژیاوی و لەسەر چ حاڵێک مردووی و بۆ کەسی ئیمانداریش مژدەیە بەڕاستی ئینسان ئەگەر کاروباری چاکەی کرد بێت و دڵێکی پاک و خاوێنی هەبوو بێ با کار و کردەوەکانیشی کەس نەیدی بێت و کەس ئاگای لێ نەبێ خوای گەورە لە قیامەت هەر بۆی دێنێتەوە والله بكل شيء عليم خوای گەورە بە هەموو شتێک زۆر زانایە ئەلا إن لله ما في السماوات وما في الأرض آقادار بن أي خلقنا بيقومان هي خوايا ملكي خوايا هرسي لآسمان كانوا زويدايا قد يعلم ما أنتم عليه بيقومان خواي كورا دزاني إيه ولا سر سحالك بون ولا سبارو دوخيك دابون وكارو كردو ناختان شون بوا ويوم يرجعون إليه أو رجي كدقرندرين وبولا إخوا فينبئهم هم يعني آقادار دكرين وبيان دقيندريتوا ما عملوا هرچی کردویانە والله بكل شيء عليم خوای گەورە بە هەموو شتێک زۆر زانایە صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه